بەڕێسایان زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24 بە پێمەی کە من باسم کرد ئیسرائیل کە ئەم ڕادارە پێشکەوتووەی هەیە کەواتە دەتوانێت هەر کەسێکی لەکوێی ئەم جیهانەیە بوێت بە ئامانجی بگرێ. تحية طيبة لك سيدتي. تحية سلام لأيوة بنيراني كردستان 24 زور سپاس. للأمانة أقولها من بأمانته ظلم تكنولوجيا إسرائيل تكنولوجيا كي زور بيشكوتو ولبيش همو الدنيا نكبتنيا لبيش حزب الله ولبنان وتسندين صال لبيش همو لانا كانت سنك أوانتو أنا أوان هيك لنيو زنگ دا بوم دروز بكن هلا كاتو ساتي زنگ كدا لفبرايري أمسال إسرائيل شتێکی دەرکرد پێی دەوترێت ڕاهەن ئاسۆی سێم یاخود ئاسۆی سێزدەیان ببورن ئەم مانگە دەستکردە ئیسرائیل بۆ بوونەیەوە تاکە دەوڵەتێکە کە توانای هەڵدانی مانگی دەستکردی هەیە ئەمە بۆ سیخوڕیکردنە بەسەر کەسەکانەوە لە ڕووی دەنگ و هەروەها لە ڕووی ناسینەوەی ئاکاری ڕوخساری کەسەکان واتە ئیسرائیل دەتوانێت تۆ لە هەر شوێنێکی بدۆزێتەوە ئەگەر لەو سەری گردون دابیت ئیسرائیل دەستی بە تۆ دەگا و دەتوانێت سیخوڕیت بەسەرەوە بکات بۆیە توانێتی زۆرێک لە سەرکردەکانی حیزبوڵڵا دەستنیشان بکات و بڵێت لە کوێن ئەمەش ڕۆغە و شیکاری ئەوەیە کە ئەوان چۆن توانیویانە بیکوژن لەو ماوەی سپتێمبەر تاکو گەیشتە ڕۆژی کوشتنی ئێمە باسی خەڵکێک دەکەین لە ڕێزی پێشەوەن خەڵکانێک 30 ساڵە ون و هیچ زانیاریەکیان لەبارەوە ئاشکرا نەکراوە سەرکردە گەلێک لەم ئاستەدا بن هەستێکی ئەمنی زۆر بەرزیان هەیە نمونەیەکی خێرا باس بکەین ئیبراهیم عەقیل سەرکردەی یەکەی موشەکەکان بوو ئەم پیاوە دوا وێنە کە دەنگی هەر نییە تەنیا وێنەیەکی هەیە ئەو وێنەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1983 کاتێک 1983 و بەراورد دەکەی لەگەڵ دوا وێنەی کە کوژراوە بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێن لەبەرەوەی جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە نێوە وێنەکاندا تەنانەت ئەو شوێنەی لێرشی کوژراوە بە پێی نەڕۆیشتووە بۆ ئۆتۆمبیلیش نەڕۆیشتووە بەڵکۆ لە شوێنی کوشتنی لە ژێر زەویەوە بووە لە نێو تونێلەکانەوە کوژراوە و ئەمجا سەرکەوتووە چاودێریکردنی ئەم کەسانە تەنیا لەسەر ئاستی ئەلکترۆنی نییە بەڵکو لەسەر ئاستی مرۆییشە ئەمە بەڵگەی شتێکە بەڵگەی ئەوەیە سیخوڕ و ئێجنتەکانی یاخود ئەوەی پێی دەگوترێت ناپاک لە عێراقدا لە ئیسرائیل یاخود ئیسرائیل لە بەرزترین ئاستی حیزبوڵڵا و ئەو لایەنانەی داناوە جێگیری کردوون و لەمەشەوە ئەو ڕوخانە زۆر باشە باباس لە پێشهاتەکانی نوێ بکەین کە دەگوترێت عێراقیش دەگرێت بە ئامانج ئیسرائیل ئەمڕۆ سەرکردەیەکێک لە گروپە چەکدارەکان لە عێراق دەڵێ ئێمە لە بەرەی پێشەوەی بەرگریکردنین لە غەزە و لوبنان ئەمە مانای ئەوەیە کە عێراق ڕادەکێشنە نێو ئەم جەنگەوە هێزی نادەوڵەتی ئەوانەی کە میلیشیا و گروپە چەکدارەکانن کە خۆیان لە سەرەوەی دەوڵەت و سەرەوەی یاسا دەبینن و فەرمان لە دەوڵەت وەرناگرن کە ئەمە لە سەروی حکوومەت نەک بەتەنیا لە سەروی حکوومەتەوە بەڵکو پێشێرکاری دەستوریشە چونکە لە دەستوری عێراقی ئاماژەبەوە کراوە هەر شەڕکەرێک یاخود هەر عێراقیەک بەشداری لە شەڕی بکات لە دەرەوەی عێراق بەبێ ئاگاداری دەوڵەت ئەمە کارێکی تیرۆریستیە بەداخەوە ئەمە ئێمەی دووچاری شتێک کردوتەوە ئێمەی خستووەتە کێشەیەک ئێمە بەڕاستی توانامان تێیدا نییە ئەی گروپە چەکدارەکان خۆیان دەتوانن ڕوبەڕووی ئیسرائیل ببنەوەیان تەنیا قسەیە تەنیا قسە و باسە وەکو توانە و توانیان نییە و ئەوان ناتوانن هیچ شتێک لە هاوکێشەکە بگۆڕن ناتوانن پێشبەچوون بە حیزبوڵڵا بکەن یان پایسنگی هێزە ناوچەکەدا بگۆڕن بۆشە ئیسرائیل بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا دانی بە شکستی خۆی داناوە ئەمە بەتەنیا ئەمە نەبووە بەڵکو دوو ئەفسەر کە لە لیوای جۆلان کوژراون کە کۆنتترین و بەهێزترین لیوای ئیسرائیلە دانی بە کوشتنیان و بە تەمەن و بە پلەکانیان داناوە و دانیشی بۆ داناوە کە 25 کەسی دیکە بریندار بۆ دویان بارودۆخیان بە تورفیدار ئامانجی ئەم دام پێدانانە کە بۆ یەکەم جارە ڕوودەدات
ئەوەیە کە عێراق دووچاری کێشە بکرێتەوە و ئەگەر عێراق بخرێتە دووچاری بەردەم ئەم شەڕە بکەن عێراق وەکو دەوڵەت دەچێتە نێو شەڕەکەوەیان تەنیا گروپە چەکدارەکانن ئەم شەڕە دەکەن. بەدڵنیاییەوە ئەمڕۆ لێدوانی بەڕێز سوودانیمان هەبوو کە لێدوانێک بوو گوتی بەڕاستی من ناتوانم ئەم گروپە چەکدارانە بوەستێنم. ئەمە واتای ئەوەیە کە ئەوان مامەڵەیان لەگەڵدا ناکرێت، من وای لێ تێدەگەم. بەڕوویەکی دیکەش ئەم گروپە چەکدارانە کێشەکەیان ئەوەیە کە کاریگەریان لەسەر ئێمە هەیە بەوەی کە ڕای جیهانی و پشتیوانی سیاسی و ئابووری بۆ عێراق دەگۆڕن. ئابۆ ئێمە بۆ خۆی وەرانە، ئەمانە ئێمە خراپتر دەکەن و دەمانخەنە تونێلێکی تاریکەوە کە ئەو سەری دیار نییە، تونێلێکە تاریکاییەکەی بێبنە، کەواتە ئەم بڕیارە سەروەریە کە ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە سەروەری عێراقەوە بۆی عێراق بەشداری شەڕ بکات، دەبێت بڕیارێکی سەروەری دەتوانێت ڕێگری لەم تونێلە تاریکە بکە. حکوومەتی عێراقی ناتوانێت ڕێگری لەو کارە بکات و ناتوانێت لە تونێلەوە خۆی پارێزێت و ئەو هەوڵەشی کە داوە لەگەڵ لایەنەکان لە هەوڵی دیبلۆماسی بەوەی کە ئێمە نەبین بە بەرەیەک لەم شەڕە، بەڵام گروپە چەکدارەکان کە فەرمان ڕاستەوخۆ لە ئێرانەوە وەردەگرن، ئەمانە مامەڵە لە خۆیانەوە دەکەن و فەرمان لە ئێران وەردەگرن و ئێمە دەبێنە نێو شەڕێکەوە کە بە هیچ شێوەیەک لە توانە ئێمەدا نییە، کاری ئێمەش نییە. هەر ئەوەندەشنا بەڵکو ئێمە دەچینە نێو شەڕێکەوە کە هیچ یەکسانیەکمان نییە. حکوومەت ناتوانێت ڕێگریان لێ بکە، بڕیاری شەڕ یان شەڕ نەکردن لە دەستی کێیە؟ من وەکو ئاماژەم پێکرد ئێستا بەدەستی گروپە چەکدارەکانە بەڕاستی ئەمانە هێزی نادەوڵەتین میلیشیا وەلایەکان ئەوان ئێمەیان خزاندۆتە لای ئیسرائیل، ئیسرائیلیش دۆخەکەی قۆستۆتەوە و دانیشی پێداناوە کە دوو سەربازی ئەوان کوژراون کە ئەمە کاری ئیسرائیلە پێشتر بۆی بڵێن ئێمە دەوڵەتێکین بەو شێوازە و ڕوبڕی دەوڵەتێکی ناڕاستەوخۆ دەبینەوە. ئەوان جەخت لەو دەکەنەوە کە عێراق دەستدرێژی کردوتە سەر ئەوان بەڵگەشی کوژرانی دوو سەرباز و بریندار بوونی 25 سەربازی دیکەیە. خاڵە زۆر گرنگەکە لێرەدا ئەوەیە ئەوان بۆ یەکەم جار لە مێژوودا دام باشە بەڕێزایەت خەریکە چەکینەوەی سێم دەگاتە دەستی گروپە چەکدارەکان و ئیسرائیلیش ئۆفیک سێزدەی هەیە کە ئێستا خۆت باسی گرنگیەکەیت کرد. پێت وایە کە ئەمانە جەنگەکە زیاتر و گەورەتر دەکەن؟ پێم وانێ بۆ شێوازەیە بۆ ئەوەی واقعی بین چەک یاخود چەکی دەستی ئەو میلیشیانە چەکێکی ئێرانیە و ڕەنگە بەشێک لەو چەکە لە رووسیا دروست کرابێت هەر لە ڕێگە ئێرانەوە هاتووە، بەڵام فڕۆکەیەک دوو فڕۆکە بەڕاستی هیچ کاریگەری نییە، کوژرانی یەک دوو سەرباز کاریگەری نییە. سەیری حەزبۆڵا بکەین، حەزبۆڵا تەنیا لەڕێی پەیجەرەوە بەدام پێدانانی وەزارەتی تەندروستی زیاتر لە 4000 کەس بریندارن و 1000 نەفەری زیاتر بارودۆخیان خراپ بوو، بەشێکیان دەستیان بڕاوە، 50یان لە دەستداوە، کەواتە ئامە دەرخەریتوانە ئیسرائیل. ئیسرائیل دوو خاڵ هەیە کە زۆر گرنگە بەڕاستی باسی بکەین. یەکەم ئەوەیە کە ئیسرائیل شەڕ ناکات بەتەنیا، ئیسرائیل بەتەنیا نییە، بەڵکو ڕیزی پێشەوە بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا، کەنەدان و 100 دەوڵەتی تریشی لەگەڵدایە. خاڵی دومی بەهێز و گرنگ ئەوەیە کە باسی تەکنۆلۆژیۆمان کرد کە ئیسرائیل چەکی نهێنی و استراتیژی وێرانکەری زۆر زەبەلاحی هەیە، بەڵام کێشەکە ئەوێ ئەو میلیشیانە کاتێک لەو بەڕاستی بەو چەکە ماندوانەی خۆیان شەڕ دەکەن، ئەگەر قەرار بە ئیسرائیل هێرش بکات و گوتی کە من 35 ئامانجم لە نێو عێراقدا هەیە، ئەمە واتای ئەوەیە و ئاماژەی ئەوەیە کە بانکێک لە زانیاریان لەسەر گروپە چەکدار و میلیشیەکانی عێراقەیە کەواتە هەر جم و زۆڵێکە بێت، هەرچەندە خۆشیان بشارنەوە، ئەگەر لە نێو خەڵکیشدا بێت، لە نێو ناوچەکانی دیکەشدا بێت، 2000 کاریگەری نەرێنی لەسەر خەڵکی ئاسایی دەبێت. پێت وایە کە ئیسرائیل ئەو چەکە پێشکەوتوانی خۆی بەرامبەر بە گروپەکان بەکاردەهێنرێ؟ بە کورتی وەڵامم بیتەوە، سپاس دەکەم.
ئیسرائیل دەوڵەتێکە مافی مرۆڤ ناناسێت. ئیسرائیل دەوڵەتێکە یاسای ڕوبڕووبوونەوەی نییە. ئیسرائیل حەز بە مەترسی دەکات لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێ وەڵامی تند و بەهێز دەبێت. ئەمە جێگەی دڵنیاییە و بەڵگەش ئەوەیە کە لە بەیروت ڕوویدا و ئەوەشەکە لە غەزە ڕوویدا کە هەمووی توێرە. زۆر سپاس بەڕێز عەیاد تۆفان شارەزایی ئەمنی و سەربازی زۆر بەخێر بێت. شكرا سيدتي. سپاس.